مسعود عەبدوڵخالق لەبارەی دروستکردنی ئەنجومەنێکی سیاسی لە کوردستان هۆشداری دەدات. دوای کۆنفرانسی میونشن مەزلوم عەبدی بە فەرمی لە کۆنگرێسی ئەمریکاوە داوەت کرا پەیامێکی پێشمەرگەی ڕۆژ بۆنی دروستکردنی کێشەیەکی سەربازی بۆ ڕۆژئاوای لێ دەکرێت. دوای ئەوەی لە دوایین کۆبوونەوەی باڵای پارتی و یەکێتی گفتوگۆ دەربارەی دروستکردنی ئەنجومەنێکی باڵای سیاسی لە هەرێمی کوردستان هاوشێوەی چوارچێوەی هەماهەنگیشی عەکرا کاردانەوەی جیاجیای بە دوای خۆی داهێنا. ئەمڕۆ محەممەدی حاجی مەحموود پرۆژەیەکی لەم بارەیەوە ئاشکرا کرد کە ئەنجومەنەکە بۆ پاراستنی بەرژەوەندیە ستراتیژیەکانی هەرێمی کوردستان کار دەکات. هاوکات مەسعود عەبدوڵخالق نووسەر و ڕووناکبیر ڕای دەگەێنێت هەر ئەنجومەنێک ئەگەر لە کوردستان بە عەقڵیەتی حیزبی سەرکردا دروست بکرێت سەرکەوتوو نابێت. ئەگەر ئەو ئەنجومەنە بۆ کوردستان پێویستیش بێت دەبێت بە شێوەیەکی ئاسۆیی دروست بکرێت واتە هیچ حیزبێک حیزبی سەرکردە نەبێت بەڵکو هەموو ئەندامەکان یەک دەنگیان هەبێت. بەڵام بەپێی ئەزموونەکانی پێشوو پارتی و یەکێتی هەرگیز ڕازی نابن کە لە ئەنجومەنێک ئەندام بن کە دەسەڵاتیان هاوشێوەی دەسەڵاتی حیزبەکانی دیکە بێت. ناوبرا وتیشی ئەگەر بەو شێوەیە نەبێت ئەنجومەنەکە سەرکەوتوو نابێت و بە خێرایی شکست دەهێنێت چونکە ئۆپۆزیسیۆن متمانەی بەوە نییە کە بتوانێت ڕۆڵی خۆی تێدا بجێڕێت. دوای بەشداریە سەرکەوتوەکەی مەزلوم عەبدی لە کۆنفرانسی میونشن بە فەرمی لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە بۆ سەردانیکردنی ئەمریکا داوەت کرا. مەزلوم عەبدی لەم بارەوە لە پانێڵێکی کۆنفرانسی میونشن ڕایگەیان بە فەرمی لەلایەن لینزی گراهام گەورە سیناتۆری دیاری ئەمریکا بانکێش کراوم بۆ ئەوەی سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەم و لە کۆنگرێسی ئەمریکا قسە بکەم. نابرا وتیشی ئێمە ئەو داوەتنامەیە بە گرنگ دەزانین و لە ماوەی داهاتوودا دەرفەتمان بۆ بڕەخسێت سەردانی ئەمریکا دەکەین. جێی باسە ئەگەر مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی هەسەدا بچێتە ئەمریکا دەبێتە یەکەم سەردانی فەرمی ناوبراو بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دوای ئەوەی مەزلوم عەبدی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان کە پێشمەرگەکانی ڕۆژ و هەر گەنجێکی دیکەی ڕۆژاوای کوردستان دەتوانن بهێنە ناو ئەو سێ لیوایەی کە بۆ هێزەکانی هەسەدا لە چوارچێوەی سوپای سووریادا دروست دەکرێن. دلۆڤان ڕۆبەری فەرماندەی هێزەکانی ڕۆژ وەڵامی مەزلوم عەبدی دایەوە و ڕایگەیان پێدەچێت مەزلوم عەبدی شارەزای بنیادی هێزی سوپای نەبێت چونکە ئێمە فڕقەیەکی سەربازین و گەورەترین لە لیوە. چۆن فڕقەی سەربازی دەبێت بە بەشێک لە لیوە کە لەو بچووکترە بە پێی لێکدانەوەی شارەزایان ئەو پەیامە جۆرێک لەوەیە کە پێشمەرگەی ڕۆژ خاوەن بەوە دەبینێت لە دەرەوەی ئەو لیوانەی کە بۆ هەسەدا دروست دەکرێت هێزێکیان هەبێت. ئەمەش ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کەوا هەوڵ بدەن کورد و هێزی سەربازی لە ڕۆژاوای کوردستان هەبێت کە ئەوە لەلایەن هەسەدەوە بە توندی ڕەت کراوەتەوە.